بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە داهاتەکانی حکومەت هێرێمی کوردستان دەکەین و بەداتا دەیسەلمێنین کە داهاتی مانگانەی حکومەت هێرێم ئێستا زیاترە لە موچە بەڵام موچە زۆر بە شێوەیەکی سست دابەش دەکرێت. ئەگەر سەرەتا لەو پارانەوە دەست پێ بکەین کە لە بەغداوە هاتووە دیارە لەم ساڵدا بەغداد 400 ملیاری ناردووە 400 ملیاری یەکەم لە سێنزەی سەی 2023 خراوەتە سەر هەژماری وەزارەتی دارایی حکومەت هێرێم 400 ملیاری دووەم لە 9 پێنجی 2023 خراوەتە سەر هەژماری وەزارەتی دارایی 400 ملیاری سێم لە 7 پێنجی 2023 خراوەتە سەر هەژماری وەزارەتی دارایی کۆتا 400 ملیاریش لە 15 2023 خراوەتە سەر هەژماری وەزارەتی دارایی کۆی گشتی و پارانەی کە لە بەغداوە هاتووە 1 تریلیۆن و 600 ملیار دینارە دیاراوانە بە شێوەی قرس هاتوون تاوەکو بودجێ عێراق دەچێتە بواری جێبەجێکردنەوە دواتر پاکتاوی لایەنی دارایی لە نێوان هەرێم و بەغداد دەکرێت. نێوەی کە تاکو ئێستا گەشتووە 1 تریلیۆن و 600 ملیار لە بەغداوە گەشتووە. بەڵێ بینە سەر داهاتی مانگانەی حکومەت هێرێمی کوردستان ئێمە بەلانی کەمەوە خەمەڵان دومانە داهاتی مانگانەی ناوخۆی هەرێم 330 بۆ 350 ملیار دینارە هاوکاری هاوپەیمانان هەیە کە ڕاستەوخۆ بۆ وەزارەتی پێشمەرگە خەرج دەکرێت کە ئەویش نزیکەی 30 ملیار دیناری مانگانەیە لەگەڵەوەشدا داهاتی فرۆشتنی نەوتمان هەیە بەتەنکەر بە پێی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت کە لێدوانیان داوە بۆ پێیام داهاتی فرۆشتنی نەوت لە ناوخۆ مانگانە زیاتر لە 212 ملیار دینارە ڕۆژانە زیاتر لە 122,000 بەرمیل نەوت بە پاڵاوگەکانی ناوخۆ دەفرۆشرێت. بەڵێ بینە سەر کۆی گشتی داهاتی حکومەت هێرێم لە مانگێکدا 400 ملیارەکەی بەغداها 330 ملیاری ناوخۆ هەروە 212 ملیاری فرۆشتنی نەوت لەگەڵ 30 ملیاری هاوپەیمانن کۆی گشتی دەکاتە 972 ملیار دینار ئەو بەلایانی کەمەوە داهاتی مانگانەی حکومەت هێرێمی کوردستانە خەرجی لیستی موچە مانگانە نزیکەی 940 ملیارە کە ئەم داهاتە زۆر زیاترە لە خەرجی موچە وە خەرجی موچە لەم کابینەیە زۆر زیادی کردو لە کاتێکا پێشتر بانگەشەی چاکسازیان دەکرد پێش ئەم کابینەیە خەرجی موچە 880 ملیار بۆ 881 ملیار بوو ئێستا بەرز بۆتەوە بۆ 940 ملیار واتە زیاتر لە 50 ملیارێک خەرجی موچە زیادی کردووە. بەڵێ بینە سەر دابەشکردنی موچە دیارە لە 25 سەی 2023 نەوت ڕاگیراوە تاوەکو 25 سێ حکومەت هێرێم نەوتی فرۆشتووە دەبێت بەو داهاتە کە تا 25 ڕۆژە لەگەڵ داهاتی ناوخۆ موچەی مانگی سەی پێدابێت لە بەغداوە 400 ملیاری هاتووە کە تریلیۆنێک و 600 ملیاردەکە کە نزیکەی بەشی دوو موچەیە وێراوەی مانگانە 330 ملیاری ناوخۆ هەیە 212 فرۆشتنی نەوت هەیە 30 ملیاری هاوپەیمانانی شەیە بەڵام حکومەت یەک موچەی بە تاواتی دابەش کردووە ئەویش موچەی مانگی چوارە کاتە داهاتەکانی بەدەستی حکومەت زۆر زیاترە لە موچە و ئێستاش کە موچەی مانگی 5 لە دابەش دەکرێت زۆر بە شێوازێکی سسی دابەش دەکرێت پەیوەندی بە نەبوونی داهاتەوە نییە ئەگەر ناو داتانە پێمان دەڵێ حکومەت داهاتی تاوی لە بەردەستە بۆ موچە بەڵام موچە بەسەر هاوڵاتیان بەسەر موچە خۆراندا دابەش ناکات بەخوای گەورەتە دەسپێرین خواتان لەگەڵ